کرێکاران پێکەوە و بە هەرەوەزی بەرهەمی ترشەسماق دەچنن و ئامادەی دەکەن بۆ ناردنە بازاڕ. ئێرە شاری سەردەشتی کوردستانی ئێرانە کە زۆرترین ترشەسماق لەم ناوچەیە بەرهەم دەهێنرێت. شاری سەردەشت با ئەوەی کە ئەو هەوایەکی تایبەت بەخۆیەوە هەیە وە شوێستانی و تەواودەیم و شاخاویە لە سەردەشتدا باڵای 1000 هیکتار ئەمە ترشمان هەیە، باغی ترشمان هەیە و لە هەر هیکتارەیدا نزیکی تۆنێک و 200 کیلۆ 300 کیلۆ ترش بەرداشت دەکرێت. ساڵانە لە کۆتایی وەرزی هاویندا بەرهەمی ترشەسماق لە ناوچەی سەردەشت پێدەگات. دانیشتوانی سەردەشت دەڵێن ناوچەکەیان ساڵانە زۆرترین بەرهەمی ترشەسماق هەناردەی بازاڕەکان دەکات. دوو بەرهەمی تایبەت بەخۆی هەیە کە یەکێک لەو بەرهەمانە ترشە و سماقە کە نزیکی 1000 هیکتار سماقمان هەیە لە شاری سەردەشت کە لەو 1000 هیکتارەی یعنی لە هەر هیکتارەی 1 تۆن و 200 تا 300 کیلۆی ترش لێ بەرهەم دێ و لەو ترشێک کە بەرهەم دێ هەراری کارخانەکان و ئەو شارەکانی دوور و نزیک دەکرێت حتا بۆ هەرێمی کوردستان و دەوروبەریش دەنێردرێت کە خەواسێکی تایبەت بەخۆی هەیە هەم بۆ چێشت و شت ئیسفادەی لێ دەکرێت و هەم بۆ بواری دەرمانی ئیسفادێکی تایبەت بەخۆی هەیە. ترشەسماق لە بازاڕەکاندا خواستی لەسرە بە تایبەت لەگەڵ کەباب و ترۆزی دەخورێت و لەگەڵ زەڵاتە و چەندین خواردنی تریش بەکاردەهێنرێت. بەیانیان ساعت حوتی هەتا 5 ئێوارە دێن لێرە ترشی دەچنینەوە لەگەڵ جەمحێکین ئاوا خۆ بە خۆمان دێن ترشی دەشکەینەوە. ئەو ترشە خەواسی دەرمانی و پزیشکیشی هەیە. ئەدی ئەو شتە لە منتیقەی سەردەشتێش نەبێ کەمترە لە شوێنی دیکە لێرە وانێکی زیاتری هەیە و بەقیمەترە و وانێکی چاکیشی هەیە. دی بەرهەمێکی چاکیشە و ئەوە تقریبەن مانگی ئاخری هاوینێ ئەمە دەست بەو کارەی دەکەین تقریبەن مانگێک تو لە کێشی. هاتوین بۆ ترشکانەوەی لە 6 بەیانیڕا تا 5 ئێوارێ ئەو ترشە بۆ واریدی بازاڕی دەبێ لە منتیقەی سەردەشتێ ئەو ترشە شتێکی بەنێو بانگە لە منتیقەی سەردەشتێ نەبێ بۆ لە هیچ شوێنێکی دی بەرهەم نابێ. داری ترش درەختێکە بەرزیەکەی لە مەترێکەوە تا 2 مەتر درێژە و بۆڵ سماق دەگرێت. لە دوای مانگی هەشتەوە لە ناوچە کوێستانیەکان پێدەگات و دەست بە چنینی بەرهەمی سماق دەکرێت. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا.